به هەلکەفتا 58 ساڵڤەگەرە دامەزراندنا یەکەمین پارتیا سیاسی کوردی لە ڕۆژاوای کوردستانی لەسەر دەستێ هێژمارەك ji ڕەوشەنبیر و سیاسەتمەدارên کورد وەکو دکتۆر نوردین زازا و عوسمان سەبری و چەندین ناوێندی. پارتیا دیموکراتی کوردستان سووریا ڕێخستنا کامپا فایدێ ئەف بیرەوەری لە هۆلا کۆنگرا و بە ئامادەبوونا هێژمارەك ji هەڤالên کوردستانی و خەلکێن کامپا فایدێ ساغ کرد و تێدا سمینارە کات پێشکەشکردن ji ئالیە رێزدار محسن عەبدولعەزیز بەرزانی بەرپرسێ ڕەوشەنبیریە دهۆکێ و تێدا لەسەر ڕۆلا دامەزراندنا پارتیا دیموکراتی کوردستان سووریا ئاخوی و قوناغا گۆتێرە دەرباز دەبێ. و ئەگەر بەری 58 ساڵە بڕیارە دیموکراسیە تێدا بیتن ئەڤروکە دیسان ئێکش تێگەهێت گرنگێت دیموکراتیەتێ پێکڤەژیانە هەف قبولکردنە ژبەرەن دەبێت هەمی لانێت سیاسی هەمی پارتێت سیاسی ڕۆژئاوای کوردستانê وەل هەر سێ پارچێ دی و هەر چار پارچێت کوردستانê پێکڤە بژین ئێک و دوو قبول بکەن بلارێک بیر و باوەرێت خۆ وەکیت بێژن بەهاژوتن بەس بوو بەرژەوەندیا گشتی یا وی وڵات یا ملەتی کورد یا ئاڵای کوردستانê یا سوورێت کوردستانê یا نەتەوا کورد بێت هەمی ئێک بیر و باوەر بن ئێک و دوو قبول بکەن پێناوی پاراستنا نەتەوا کورد و خەلکی کوردستانê. ئەم 57 ساڵێ باخاجي ام بيروز كن اب 57 ساڵی مەچێ بوو ئەف حەفلامە منەسەبا و لۆیە ئەم سەرکەفتنن با مڵەتێ خۆرە 57 ساڵە ئەم بەردەوام بوون ئەم استمرار بوون ئەم هێویت کن هێژی ئەم پێش بکەبن مڵەتێمەی کورد ئەم تخوازن هەیە ئەم بەردەوام ببن. کەفتە بیرەوەریە 58 ساڵەیە سەر دامەزراندنا یەکەمین پارتی لە کوردستانە ڕۆژئاوا پارتی دیموکراتی کوردستانی سووریا ئەم پیرۆزباهیە ددنە ملەتی کورد لە کوردستانە ڕۆژئاوا لەسەر وێ پارتیا گوهاتی دامەزراندن سەر دەستێ وا کوردێن مێرخواز و دلسۆز ئەو کوردێن گۆ ڕێبازا کوردینیە دانە پیشیاخوا بەرچاوێخوا دوێ قۆناغا هەستیاردەیە گۆ ئەو دوی دەمی دەتێتە دەرباز بوون ئەم بێ ئاهنگێ ئەم داردەخنی لە کەمپا فایدەیە وەک لقی فایدەیە پارتی دیموکراتی کوردستانی سووریا ئەم گەلێکی مەمنونن ji ملەتێ خوا ئەو ملەتێ گۆ لەسەر vê rêbaza pîroz rêbaza berzaniyê nemir meşiya ji sala 57 heta ev demî de خەباتا 58 ساڵە دناوە پارتیên سیاسی کوردی دا بەردەوامە ji بۆ پێکەینانا مافê ملەتê کورد تەبلی ئەستەنگن گۆ پارتیە سیاسی تێرە دەرباز دەبن. ji Kampa Faydê Cemîl Osê Ark